پەیام میوانی پورەسانیە سەعیدی تەمەن 78 ساڵە کە دانیشتووی ناحیەی شۆڕشی سەر بە قەزای چەمچەماڵە. ئەو لەگەڵەوەی خوێندەواری نیە بەڵام خاوەنی چەندین پارچە شعری تایبەت بە خۆیەتی. پورەسانیە جگەلەوەی کوڕێکی خۆی ئەنفال کراوە، خاوەنی زیاتر لە 40 کەسی ئەنفالکراویشە لە بنەماڵەکەیدا و نیگەرانیش بوولەوەی کە حکوومەتی هەرێم لە ماوەی تەمەنیدا نەیتوانیوە ژیانێکی شایستە بۆ کەسوکاری ئەنفالکراوان دابین بکات. نەوەڵڵا خوێنەواریم نییە لە شعر خۆمە کەلیمەکانێکت هین خۆمە یعنی هەست شەوێ بیری ئەو کوڕم بکردایەتەوە ئیتر شەوە تا بەیانی خەوم نەبوو کە خەوم نەبوو لە داخ دڵما شعرم دائەنیا وە حکومەتە وەمەکە وەوەکە شعرم دائەنیا بەیانی ئەم خوێنێ شەو لە بەرمە کرد شەو لە بەرمە کرد و بەیانی ئەمە بسڵمان ئەمە تخوا ئەوەمە بۆ بنووسە ئەجا من ئەمە ئەوش ئەینووسی. سەختیەکانی ژیان و کێشەکانی ڕۆژگار و نەگەڕانەوەی ڕووفاتی ئەنفالکراوان وای لە پورەسانیە کردووە چەندین پارچە شعردا بڕێژێت. ئەو لە ڕابردوودا بەرپرسانی باڵای هەرێمی بینیوە و بە شعر نیگەرانی و سەختی ژیانی کەسوکاری ئەنفالکراوانی پێگەیاندون. وتم خانویاندا پێم لێمیان سەنەوە ئێوارەی جەژن بە دوای جەژن ڕۆییم وتم سەلام عەلەیک جەناب قایم قامەڵێ پیرێژن بۆچی هات بۆ لام لە زیاتی جەژن بۆ پیرۆزبایی هەموو کاتێکت ببێ بە شایی مستە شارەکان وا شوێن خۆیان گرت فەقیرەکانیش وا لە داخا مرد مستە شارەکانشە مستە شارەکان بەرخۆی بەستەوە بەر فەقیرەکان هانوە دەشتەوە مستە شارەکان هەوە تەلەفۆن خانوو وەرەگرن بەبێ چەند و چن ڕقەم و کلیل بۆی ئەبەن بۆ ماڵ ئێدەنە دەستی بە عرف و کەمال فەقیرەکانیش با بۆ خۆی بمرێ قەبرستان نییە جێ بۆ خۆی بگرێ. مەرگەساتی ئەنفال وەک تراژیدایەکی کۆمەڵایەتی و ناحەقیەکی گەورە دەرهەق بەگەلێک بۆ دەیان ساڵی دیکەش دیمەن و ناسۆرەکانی لە نەستی کووردا ناسڕێتەوە. ئەو مەرگەساتە ئەگەر بۆ تاکی کورد بەگشتی ناخەژێن بێت ئەوە بۆ کەسوکاری ئەنفالکراوان و ئەوانەی ئازیزیان لەدەستداوە چیرۆکێکی بەردەوامە کە ئاوێتی ژیانی ڕۆژانەیان دەبێ و دەبێتە ئیلهامبەخشی بەهرەکانیان. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی شۆڕش.